سباسان باش بەڕێزان بەخێبن بۆ چیرۆکە هەواڵ لۆنە بەکردان لەگەڵایە لەم کاتی ساڵدا کە زۆرێک لە گوندەکانی کوردستان بەرهەم و بەروبوومی جیاواز دروستەکەن و شتی جیاواز بەرهەمەهێنن. بەرهەمەکانیش هەمووی لە کوردستان و لە سروشتەکەی وەرەگێت و ئەگەر بە گرنگیشەوە تەماشایان بابەتە بکەین ئەتوانین لەسەر چاوی داهات و سەرمایە بۆ ئەم وڵاتە بەشێک لە ئابووری خۆشمان دەکرێت هەر لەسەر ئەم ئەساسە بنیاد بنرێت. لە کوردستان هەندێک کەس کە دەست و پەنجیان لەگەڵ دروستکردنی زۆرێک لە بەرهەمەکانە نەرم کردووە و ڕاهاتون لەگەڵیا کارەکان گەورەتر کردووە و بۆ دەرەوەی گوندەکان بۆ تەنانەت شارەکانیان نێرن و هەندێکیشان براندی تایبەت بەخوانیان دروست کردووە و کۆنمونانی کە ئێستا لە بەردەستی منە هەیە. بەڵام هێشتاش هەموومانە هەر لە چارچەوەی هەوڵی کەسی ئاماونەتەوە. ئەم شەو لە چیرۆکە هەواڵە لەگەڵ میوانەکان ماکەیەکی کیان کەسێکی بەرهەمێنی ئەو بەرهەمانەیە کە دروست دەکرێت لە ناوخۆی هەرێمی کوردستان گفتوگۆیەوە ئاکەم کە توانای دروستکردنی بەرهەمی خۆماڵی گوندەکان چۆن و چەنە و کواڵیتیەکانیان چۆنە و بۆچی نابنە پرۆژەی گەورەوە هەندێک جاری ژەوترێت کە نرخی بەروبوومی کوردی خۆماڵیەکانی تۆز یان هەندێک جار زیاتر گرانترە و پێچانەوەی بەرهەمەکانی ژۆر پێویست نین. هەندێک لە کڕێرانیش گرفتی ئەویان هەیە کە زۆر جار بەرهەمی ساختە و دەستکاری کراویان بەناوی بەرهەمی بێخەوش و کوردیەوە پێفرۆشرێت. بە چیرۆکی کچێک لە خێزانێک لە گوندی خەتپانەی هەورامان دەست پێیەکەین کە خاوەنی براندێکی پێچانە و بەرهەمێنانی خۆیانن. دایک و باوکی سیڤەر بەو شێوەی کە لەسەری ڕاهاتوون سەرقاڵی بەرهەمێنان بوون. بەڵام کچەکەیان کە هێشتا 18 ساڵیش نییە لە گرنگی بەرهەمێنان و بازارکردن تێگەیشتووە و بڕیاریاوە لەژێر ئەو ناو براندەیە کە خۆیان لەسەرین بەرهەمێنانەکانیان بناسێنن. سیڤەر کاری ناساندن و بازارکردنی بەرهەمەکانی بۆ خێزانەکەی ئاسان کردو و دەژڵێت بەرهەمەکانمان ئەگەر گرنگی پێ بدرێت هیچی لە بەرهەمی وڵاتانی تر کەمتر نییە. بۆ ئەم خێزانە لە نزیکەوە قسەم بۆ بکەن و گرفتەکانی ئەو جۆرە کارانە بزانم لە شێوازی دروستکردن و کاڵێتێکەشیان دڵیانمەوە بە شوێکی مەدانی چوون بۆ لای ئەو خێزانە لە کاتێکدا کە ئەوان سەرقاڵی دروستکردنی دۆشاوی توی وشک بوون. لە هەمان کاتیشدا هەمان ڕۆژ سەردانی ڕێژنەدەهاتیمان کرد و لە کاتی دروستکردنی بنێشتە کوردیەکەیە باسی لە کۆمەڵێک لەو شتانەی کرد کە بە ناوی بنێشتی کوردیەوە ئەکرێن و وە گرفتن بۆ خەڵک. با راپۆرتەکە ببینێن سەرەتا. ماندوو نەبن. سەلام عەلەیکم. باشن؟ حاڵتان؟ ئەمە یەک ڕۆژەیە بۆ مەنجەڵێکی وا تقریبەن لە مەنجەڵەکەش 15 تا 20 کیلۆ ئەگرتیایە. بەرهەمەکەمان دۆشاوە، ڕووبەهەنارە، دۆشاوی تووە ڕووبەهەنارە، گوێزە، قەیسیە، چەرەساتە مەسەرەن گوێز و کاکڵە گوێز و لەگەڵ مێوژ و لەگەڵ هەنجیر و لەگەڵ کۆمەڵێش لەگەڵ تووە ئەمانە دەکەین بە شەوچرە. کواڵیتەکە ئەوەیە ئێستا ئەمە دۆشاوە کوڵێمین پێکاتەی هەر ئاوی تێەکەین و شەربەتێکە خێنە سەرەوە بەهۆی ئاگرەوە خەستە بێتەوەتی ماوادێکی تێ ناکەین. ئەو کاتە جێنێ نردومانە بۆ فەحسەر لە ساڵانەوە و نۆی هاتووەتەوە. کاتێ دەستمان بەم ئیشە کرد خۆی ئێمە وەختی خۆی باوکم ئەو کاتە بڵێن هەر لە مناڵیەوە کاتێ باو و باپیرانی لەم باخە ئیشیان کردووە ئیشی تو بە بازارکردیان کردو بەڵام بە شێوەی قەدیمی. بەڵام ئێمە ڕۆژێک ئاوا بیرمان کردەوە کە ئەم ئیشەمان زیاتر وەکو شوێنەکانی دەوروبەر لێکەین وەکو وڵاتە دراوسەکانمان بیان خینە بازارەوە. ینی وتمان ئێمە چ فەرقێکمان هەیە لەگەڵ شوێنێکی وەکو تورکیا یان ئێران بۆچی ئێمەش پاکێجینێکی جوانی بۆ نەکەین و نەیخەنە بازارەوە. بەتەنها بەس گوندەکانی هەورامان نییە کە هەندێک لە بەرهەمەکانیان بۆ ئەم کاتەی ساڵتیا دروستەکرێ بەڵکو لە شارباژێڕەوە تا هەورامان و تەواوی گوندەکانیش بەروبوومی جیاوازیان تا دروست دەکرێت. هاتوون بۆ لای ڕێژنەدەهاتیەوەتان زۆرینەتان دەیناسن دەچینە لای ئەو ئەمڕۆ سەرقاڵی دروستکردنی بنێشتی کوردیە. ئەمە لە ساڵێکە چەند جار دەرفەتی ئەوە هەیە بنێشت دروست بکەیت؟ ئەمە بنێشتی کوردیان لە دەیەکی خۆمان لەگەڵاڵە کراوە لە داری قەزوانە دارەبەنی پێ دەڵێن. ئەمە ساڵی یەک جار تۆ دەتوانی لە مانگێکی دیاریکراودایە جاگەر بارانی لێ نەبارێ
ئەو کەسانی کە بنێشتی دەکەن لەو مانگەیدا خەمی ئەویانە پێش پاییزە چونکە کاتەکەی ئێستا ماوەیە کە 2 هەفتەیە کۆکراوەتەوە ئەگەر بارانی لێ نەبارێ و کەوشکە قوڕەکان هەفتە پێش باران بارین کۆکرێتەوە بەڵێ تۆزە باسی ئەوە بکە چەند نەوەی هەیە گەشتێکی بێغەلۆغەش خەڵک کڕیار بێوێ دەستیکەوێت چۆن بیناسێتەوە بەڕاستی ئەمە شتی زۆر سەرسڵهێنەرمان گوێ لێ دەبێت کە بازرگانەکانی خۆمان ئەم بنێشتە دەیبن بۆ چین بۆ وڵاتێک وڵاتانە دەڵێن لە ئەمەمان بۆ دروستکەوە بە نرخێکی زۆر کەم ئەوان تێچوویەکی زۆر کەمە یعنی لە بنێشتی شاتوانێت ڕێفڕفێڵ لە بنێشتی کوردیشدا لە پاشماوی نەوت دروست دەکرێت پاشماوەی نەوت هەیشە لە بازاری کوردستان هەیە لە بازاری کوردستان جا بۆ ینی قسەکانمان دوور و درێژتر نەکەینەوە منەمەوێت بە وردی ئیش لەسەرم ئیشەی تۆ پێش تۆش لەگەڵ خەڵکی ترا قسەمان کردو دیدارمان هەبووە بۆ بە وردی لە ستۆدیۆ قسەکانمان هەڵنەگرین لە ستۆدیۆ تۆ ببینمەوە قسەی زیاترمان هەبێت لەسەر زۆر هەیە باسی پێ مەبارەی کوشت و کاڵ کاتە من لە ستۆدیۆکەم تۆوە بینمەوە بەڵە بەرزان وەکۆی کە لە راپۆرتەکەدا بینیتان هەندێک گیر و گرفت هەندێک ئاستەنگ کە لە نزیکەوە کاتێک بەرەم خێزان و خانەوادانەوە بەشێک لەو کەسانەی کە لە کاتی ئامادەکاری بۆم بەرنامەیە بریان دەکەوتی و قسەیان بۆ دەکردی دەمزانی کە بابەتەکان ئەوەندەیە کە ناکرێت لە شێوێ راپۆرتێکدا تاوا بێ بۆ کۆی کە وتیشمان بەشێک لە قسە و گفتوگۆکانمان هێناوەتە ناو ستۆدیۆ چیرۆکە هەواڵ بۆی کە زیاتر قسەی لەسەرم بابەتە بکەین شاڵاو جەمال بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سلێمانی بە خۆشحاڵ و لە ستۆدیۆ میوانمانە ڕێژنە دێهاتی خاوەنی براندێکی دێهات ڕێژنەگیان زۆر بەخێراتی بۆ پێیکە لە راپۆرتەکە بۆ ینی بۆ بەڵێنی کە لە ستۆدیۆ قسەکانمان درێژە پێبین لە باسی بنێشتە کوردیەکەەوە بەردەوامە بین بنێشتی کوردی چۆن بۆ نمونە گۆڕانکاری تیاکرێت لە ڕووی پێگاتە و لە ڕووی جۆرەوە لە ڕاستیدا من ناچمە وردەکاریەوە بابەتەوە چونکە ئەگام لێ نییە بەڵام وەکو ئەوەی کە هەیە و دەیبیستین بەو شێوەیە جا من پرسیارەکەمەوە بوو باشە بنێشتی کوردی کە هەر ناوی کوردیە هی خۆمانە ساختەکاری تێدا بکرێت شتی خۆمان ئەنج شتەکانی کەکە لە هەموو دنیادا هەیە دەبێت چەند ساختەکاری تێدا بکرێت هەڵبەت هۆکارمان زۆرە ڕاستی ئێمە بەرهەممان هەیە بەڵام تا ئێستا بەرهەمی کوردی کە لە کوردستانە ئەو پێداویستیانە پڕ ناکاتەوە کە خەڵک پێویستێتی بەپێی ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ گوندەکانشمان بەرەو چۆڵی دەچن ئێمە گەرسێری مێژوو بکەین یەکەم شوێن کە کشتتوکاڵی کردووە کوردستان بووە کە گوندی چەرمە دۆزراوەتەوە لە کوردستان هەتاوەکو پێش ئەنفالیش گوندەکانی ئێمە نانی شارەکانیان زاوە بەڵام ئێستا نانی خۆمان پێ پەیدا ناکرێت لە گوندەکان باش من بەس ینی زۆر بە دەقیقەیە لەبارەی ئەو بنێشتە کوردیۆ چکە و کاتە گفتوگۆمانە کرد ینی چی ئەکرێت لە پێگاتی بنێشتێکە کە لەو جوانی و لەو سروشتەی کوردستان کە وەرگیراوە ئەم تایبەتمەندێتیەی لە دەست بە ئەین چی ئەکرێت چی تیاکرێت دەڵێن کە پێکهاتەی ئەو پێکاتانەی کە پاشماوی نەوتەیانیش کە کاربۆنە ئەو شتانەی تێدا بەکاردێ بەڵام بە هەمان بۆنی بنێشتی کوردی دروست دەکرێتەوە هەڵبەت ئەوە دەبێت کوالیتی کۆنتترۆل هەبێ من ناتوانم لەسەر ئەوە بڵێم بە زۆر بە وردی قسە بکەم بەڵام نەک ئەوە ینی زۆر بەرهەممان هەیە کە ساختەکاری تێدا دەکرێت تەنانەت ئێستاوەی لێ هاتووە لەبەر کەمی بەرهەمەکان و خواستی زۆری بازار جوتیارەکانی خۆشمان ساختەکاری دەکەن لە بەرهەمەکاندا چیان ساختەکاری لە چیە ئەبینن ئێوە زۆرێک لە بەرهەمەکانتان هەیە نزیکن و ڕەنگە ڕۆژانە لە بەروی کە خۆتان دەستان هەیە لە دروستکردنەکە زۆر باشتر و ورتر بتوانن بەرهەمە فەیکیان دەستکاری کراوەکان بناسنەوە چی هەیە کە هەست بکەن ئەمە ڕەنگە تەوعیەکیش بێ بۆ خەڵک کە دەستکاری چی ئەکرێت دەزانی چۆنە ئێستا ئەوەی کە دەفرۆشێت بەرهەمەکانی من لەبەر ئەوەیە کە خەڵک دەبینە چۆن دروست دەکرێن لەبەر ئەوەی خەڵک متمانی پێێتی ینی لەم ڕۆژێدا ئەگەر پتەوی بەرهەمێکی ساخ بکڕی دەبێت بەس متمانەت بۆ کەسەبێکە لێی دەکڕێ ئەگینا ڕێگای کەمان نیە بۆ ناسینەوەی کە دەڵێن ئەمە هەیە بۆ منە بۆ ناسینەوەی هەنجوینە بۆ شتێکی کەیە ڕێگای کە نیە بۆ ناسینەوەی ئەو بەرهەمە تەواوەتی سروشتیە سوپاس بەخوا کە خەڵک متمانی بە بەرهەمەکانی ئەمێ من کە کیژی دێهاتم دروست کرد هۆکارەکەی چی بوو لەبەر ئەوەی ژیانی خۆم پیشان دەدا دەمگوت ئێمە لە گوندەکان خەریکی ئەمەین بە هەمان شێوازە کۆنەکە کە ئەمە ژێکێکە لە خاڵە زۆر دەکرێت بڵم خراپەکان لەبەر ئەوەی ئێمە ڕێگای تازەمان نییە لەسەر ئەو پوینتە ینی لە درێژەی پرسیارەکانە وردەکاری زیاتر لە تۆ ئەوێ بەڵام ئەمەوێت لەگەڵ کاکشاڵا و پرسم کاکشاڵا ئەو تواناوی ئیمکانەتی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەن ینی ئەو سروشتەی ئێمە و تەبیعی کە بەردەوامەڵین کە پڕ بەرهەمە هی ئەوەیە کە بەڕاستی
ینی خۆژێنی بکات ئەم کوردستانی ئێمە ئەتوانرێت چی پێ بکرێت بەمە کە ئێستا بەردەسە مەڵە دەرەوە بڕستان باستان کرد کە هەرێمی کوردستان خاچێک و ئاو هەوا و مەسەلەن ئەوانەی هەیە لەبارە بۆ کشتتوکان لە هەموو بارەکانە یەکێک لە بارانەوەکو لەسەر مێزەداتان ناوە کە ساڵانە بەرهەمێکی زۆر بەرهەمێنرێ واتە زۆر لە پێداویستی ناوخۆیە ئەمە توانم بڵێن بۆ هەموو بەرهەمەکانمان بە گشتی ناتوانم بڵم 100% هەمووی بەڵام بۆ هەنێژای لەوانەیە کە مەحسولی استراتیژی یاخود سەوزە و میوەن بەڵێ لە مەوسمی خۆیان ئەوەنە بەرهەمهێنرێت کە لە پێداویستی هەرێمی کوردستان زیاترە مەسەلەن ساڵانە گەنم چەندمان پێویستە با بڵێن سنووری با بڵێن وەکو پارێزگای سلێمانی پێویستی بە 200,000 تا 200,000 تۆن گەنم هەیە هەموو ساڵێکەوە بەرهەمهێنراوە لە برنجان ناتوانم بڵم وایە لە بەرەوەی پێویستی بە بەراوە پێویستی بە ئاوێکی زۆر هەیەەوە ئێستا چەند ساڵێکی خۆتانە بینین کە وشکە ساڵی یاخود ئەوە تێچوویکی زۆری تێچێت لە چاو منافەسەی بازاڕی عالەمیەوانە کە برنج لە وڵاتانی وەکو تایلند و ئەمریکاوانەوە کاهێنرێ ئەوانە بە تەکنۆلۆژیاک دروستەکرێەوە بە سەمادێکی زۆری پێدرێ ئەوە ناتوانم بڵم برنجی خۆمان چکە پارێکی زۆری تێسە حتمما لەبێ بە نرخێکی گران بێت کە هەوڵاتی بەگشتی ناتوانێوانە بکڕێت بەڵام بەرهەمەکانی تر لە هەرێمی کوردستانە بەڕاستی بژانەوەیکی باش بەخۆی بینیوە ئەوە خۆتانە بینن تەماتەیە خەیارە سەوزەڵاتەکان بەگشتی ئەمە کاڵەکە ئەمە شوتیە یعنی ئەوەنە ڕێژەی بەرهەمهێنرێت کە داواکەین سنوورەکان داخرێ بەڕاستی بۆی لە ناوخۆیان ساغ بێتەوە باشەکاتەی لەسەر ئەوەی کە هەر لەم خاڵەوە تۆ جاری وا هەیە لە وڵاتانی دنیادا کە لە ئاستێکدا بەرهەم زۆر بوو هەوڵە درێ پرۆژەی تری لەسەر بنیاد بنرێ ساڵانام هەموو خەیار و تەماتەیە بۆ ئەکرێت کارگەی گەورەی دۆشا و یان کارگەکانی تایبەت بە خەیار شۆر یعنی زۆر شت لەمانە دیسانەوە بە جۆری تر بەکار بهێنرێنەوە لەم ڕۆ کوردستان لە چاستێکە ئەوە با بڵێن وەکو پیشەسازی خۆراکی کە لە بواری کشت و کاڵا بکرێمانە ئێمە بەڕاستی فێر بووین هەروەها ڕاهاتوینە بێ حکوومەت بیکە يعني حکوومەت لەبەرەوەی ئەم کارانی کردن تا ئێستا شەر بەداخەوە مەسەلەن حکوومەتی خۆشمان لەسەر سیستەمە ئیشتراکی کۆنەکەی زمانی حکوومەتی بەعس و پێش بەعس هەڕوە ینی لەسەر ئەوە ڕۆین ینی هەموو شتێک خەڵک داواکارە کە حکوومەت جێبەجێکە بەڵام خۆی ئەمانە نەخێرەگە بار بڕەخسێ ئاسانکاری بۆکەی خەڵک خۆی دروستیەکە ینی خۆی دروستی بکە باشترە بۆنمونە مەسەلەن ئێستا ساڵانی پێشوە بێتە بیرتانەوانە یاخود خەڵکە زانێ مەسەلەن لە سنووری پارێزگای سلێمانی یەک پرۆژەی گەورەی ئینتاجی هێلکە هەبوو ئەش لە کەنەکەەوە بوو حکوومەت بوو بەڵام ئێستا بەس لە سنووری پارێزگای سلێمانیە زال لە 800 پرۆژەی ئینتاجی گۆشتەیە وەزال لە 6 تا 8 پرۆژەی ئینتاجی هێلکەیە وڵە تاکە کەسینەمانە کاکشاڵاو ینی ڕێژنەخانی سە نمونەیەکە کە لە هەموو کاتێک باشترەوەی کە پرسیاری لێ بکەین ئەو پرۆژانەی کە تاکە کەسیان ڕێژنەخان کێشەکانی چییە ینی ئێوە باسیکەن لەم بەرهەمە بچووک و لە قوتونراوانەوە ئاستەنگەکانتان چیە کاتێکە لە ئاستێکی تاکە کەسیە ئەم جۆرە هەوڵانەتان هەیە ڕاستەکەی ینی ئەو پرۆژە گەورانی کە هەن دەکرێت بڵێم پێویستە ئاسانکاریان بۆ بکرێت هەمیش پرۆژە بچووکەکان ئێستا گەرسیرکەن ئەو خاتونە خات و سیڤەر یەکێکە لەو نمونانەی کە دەکرێت بڵێن بناغەیە بۆ داهات و ئەم پرۆژەی ئێمە دەکرێن بڵێن بناغەیە بۆ داهات و ئەم پرۆژە بچووکانی کە وردە دروست دەبن خۆشیە بەڵام داهاتوودا دەکرێت ببن بە پرۆژەی گەورە بەڵام لە هەمان کاتدا پێویستە ناڵێ حکوومەت بێ پارە سەرفکە بەڵکو پێویستە حکوومەت ئیدارە بکە لەبەرەوەی تۆ وەرە لە دەیەکەی مندا ساڵانە دەیان چەند بڵم تاوکو 100 تەن و ئەوانش ترێ بەرهەم دەهێنرێ بەڵام لەبەر ناخۆشی ڕێگەکەی زۆربەی ترێکە هەتاوەکو دەگاتە ئێرە دەگاتە شار و دەفرۆشرێ تێک دەشێترێکە ناچار ئێمە لە شوێنی خۆمان هەر بە شێوازە کۆنەکە دەیکەین بە دۆشا و دەیکەین بە مێوش بەڵام واژ مێوژەکەمان پارە ناکە اینجا دوایەوە حکوومەت قەرارێک دەردەکات دەڵێ لەبەرەوەی شێوازی هەڵگرتنەکەی خراپە خەڵک تووشی نەخۆشی دەکات یان شێوازی بەرهەمهێنانەکەی خراپە ساڵێک مێوش قەدەغەکرا ینی جوتیارەکە مێوژی بەرهەمهێنا و نەدەفرۆشرا کەوابێ پێویستمان بەوەیە کە ڕێگای نوێ بگرینە بەر بە پێویستە کە حکوومەت خزمەتگوزاری پێشکەشکە گەنجێکی وەکو من دەمەوێت ببم بە هەنگەواندا وەرە تۆ دەورەیەکی پیشەیی وەرگرا یا دەبێت لە بابمەوە فێر بم کۆن یان دەبێت حکوومەت بێ ئیدارەی ئەوە لە کاکشاڵاو پرسین کاکشاڵاو ینی هەوڵەکانتان بۆ
پرۆژە بچووکەکانی هاوشێوەی وەکو ڕێژنەخان چۆنە و جۆری یارمەتیەکانتان بۆم جۆرە پرۆژە ڕێژنەخان چۆنە؟ ئەگە کەسێک داوای کردبێ لامان خەڵکی بەتوانامان هەیە مثلەن دەوراتمان کردوێتەوە لە زۆر بوارە لە سەوزەواتە لە میوەهاتە ئەنواع دەورە هەتا بۆ هەنگوین و هەنگەوانان ئەنواع دەورات کراوەتەوە یانی خەڵک خولی بۆ کراوەتەوە کە چۆن فێر بێ وەکو ئەم خوشکە باسی کرد ڕاستەکە ینی لەوەیە ئەم تەریقە تەقلیدیە کۆنا جدوایکی ئابووری نەبێ بەڕاستی ئێستا بەڵێ تەکنۆلۆژیای تازە پیا بووە بەخێوکردنی تازە پیا بوو ینی بۆ شێوەیە کە این بێ لە بەرەوەی هەتا بەرهەمێکی باشتری هەیە بە بڕشتێکی باشتر و بە ینی کەمێکێکی باشتریش لەوانە با وەزارەتی کشت و کاڵ لە زۆر بارە لەوانە با زۆر هاوکارە لەوەیە لە بەری ڕێنمایی کشت و کاڵیە لە چ شوێنە پێویستی بوو بێ بەپێی ئەوەی کەوا بجێ لە بەردەستا بوو بیانمانە ئەوە کراوە لەوەیان با بڵێن دەورات کراوەتەوە بەڵام بۆ خەڵکێک چێک بۆ چی خەڵکێک کراوەتەوە بۆ هەموو خەڵکێ بەگشتینە کراوەتەوە بۆ خەڵکانی کە تەنها خوارد مەسەلەن تایبەت کردووە بۆ بوارە مەسەلەن لە باری هەنگا کۆمەڵ خەڵک ناوی کردو لە باری پەتاتەیە کۆمەڵ خەڵک ناوی کردو بەڵێ زۆر باشە لەسەر بابەتە بەدڵنیایی و هاوڵاتی لە بەروی کە بەکاربەرە مافی خۆی هەیە کە قسەی کۆمنتی هەبێ لەسەر بابەتەکە ڕای هەندێک لە هاوڵاتیان بە کڕیار و بە فرۆشیارەکانی شۆ لەسەرم بابەتە بۆ مایکی کوردستان 24 قسەیان کردووە سەرەتا لە راپۆرتەکەدا لە ڤۆکسپۆپەکەدا سەرنجی کڕیاران هەیە و دواتریش خاوەن دوکان و کەسانی کە و بەرهەمانە ساختەکەنەوە قسەیان بۆ کردوین بە ڕێی خەڵکیش ببینین. پێم خۆشە شتی وڵاتەکە خۆم یعنی تەشجیعەکە بۆ ئەوانەی کە کەلتوری خۆمان ون نەبێت و زیاتریش بەتامترە ناوخۆ برێونەرێ باشترە ئی خۆمان ئەوەی دی ئیدرەوەی مەواد حافیزەی تێدایە باژندیە زۆر سروشتی نییە ئەوەی خۆمان زۆر سروشتیە باشترە خۆمانە شتی هەتامەوەکو هاوڵاتێک هەشتا شتی خۆمانە هەبی دەرەوە شاری ناکرد چێژێکی تایبەتی هەیە بە تایبەتی لە پایزانە لەم کاتە بە دواوی تر شتە خۆماڵیەکان هەموو دەرەچن تێگەی ئاانێ شتەکان با بڵین لە وەرزی هاوین و بە تایبەتی لە پاییز هەر لەم کاتانە ئەوەی کە ئیسفادێکی باشی لێ بکەی ئەوە گوێزە ئەوە هەنگوین دەرەچیە لە مەودووە با بڵین هەنارە ئەتاکوونێ هەنجیر هەتاماوەیەکی تر ئەمێنێ ینی بەڕاستی ئەوشتا من کێشەم نیە بەڕاستیە چی گران بێ بەس بە شەرتێ شتێکی خۆماڵی بێت و تەندروست بێت من ئیسفادیان لێ یەکەم و کێشەم نییە بەرهەمی ناوخۆیەکان زۆر کوالەتەکەی باشترە خواستەکەی زۆر زیاترە لە هەمان کاتشتا تەعاان دەبێت نرخەکەشی بەرزتر بیتن وڵای من تیمامی زۆر بێ لە بەرەوەی بەرهەمی خۆماڵی حەجەرە نیسبەتەکەی کەمە نیسبەتەکەی کەمە هەموو شتێ دەست ناکەوێت بەڵام ئەو شتی کە دەسەکەوێت چۆنەڵێ وەکو دەرمان وایە یاری ئەسەش تەسەوور کە بەعزە بەرهەمی خۆماڵی هەیە وەکو عیلاج وەکو دەرمان بەکارێت لە بەرشتی خۆماڵی خۆمان دایم تاموچەشی زیاتر لەگەڵ ئەو شتانێکی کە لە وڵاتانەوە دێ ئەوانە هەمووی زیاتر بە کیمیایی بڵێن بە دەرمانی حافزی لێ دێمانە فەرقەیە لەگەڵ کوردی خۆمان هەتا شتی ناوخۆ هەبی بەڕاستی شتی دەرەوە ناکڕم شتی ناوخۆ با گرانتروی بەس تام و چێژی خۆشترە فەرم بۆ نمونە ئەوانە ئێستا ئەوە هەموو بەرهەمی ناوخۆیە ئەمەی تام کە بڕۆ ئەوەی دەرەوەش هەموو مادە حافزەی تێدایە بەرهەمەکانی ئیدەرەوە سعیان هەرزانترە بۆ چ مەسەلەن هەنگوێنی ئێرانی یان ئی تورکی ئێرانێکە چلێ بە 10,000 هەنگوێنی کوردستانی خۆمان چلێ بە 6,000 بەس بەرهەمەکانی ئی خۆمان زۆر زۆر باشتر و کوالێتی بەرزترە لەوی دەرەوەی لە بەسرە خەڵکی یعنی شتەباتۆ ڕۆن وشت ڕۆنە پەدیرە هەنگوینە ڕوبەهنارە دۆشای تووە ئەمانە هەمی لەسەر سیقی خەڵشتە بات شتەکەمان زمانی شتەکەمان یعنی بێخەمە کابراوە بێخەمە لیاڵێ 4 کیلۆ 5 کیلۆ شتم بەرە سەری شینەکەی بات خەڵک زۆر خواسی لەسەر بەرهەمی خۆمانەیە بە تایبەتی ئەو شتانی مەسەلەن لە سجووقە لە باسۆقە لە مێوژە لەو شتانی کە زیاتر هەواڵی گوێزی کوردی خۆمانە پرسن زۆر خواسی لەسەر بەڵێ ئەوە سەرنجی بەشێک لە هاوڵاتیان بۆ ڕێژنە ئەوەی کە لە یان لە تێبینەکانی خەڵکە بە دیەکرا دوو بابەت زۆر سەرەکی بوو کامەوێت پرسیار لەبارەوە بکەم ئەویش بۆچی نرخەکان فەرقی هەیە بە جۆرێک کە خەڵک ئەگەر زۆریش حەسب بکە بابەتێکی زۆر کوردی ببوورە لە بەردەستیا بێت و بەکاری بێنە و زۆر مەیلیشی هەبێت کە ئەم بەروبوومانە بەکاربێنە بەڵام ئەستەکا کە گرانە بە کڵکیەوە نایە کە ڕۆژانە بەرهەمانە بەکاربێنێت بۆچی وایە؟ لەبەرەوەی بەرهەمە خۆماڵیەکان بەدەست دروست دەکرێن لە هەموو دنیادا ئەوەی کە بەدەست دروست دەکرێت
هەم کوالیتی باشترە هەم نرخشی گرانترە لەبەرەوەی زەحمەتی زیاترە و خاڵێکی کە زۆر گرنگە ئاماژەی پێ بدەین ئەو بەرهەمە خۆماڵیانی کە هەن وەکوەوەی کە باسییان کرد هەنگوینە دۆشاویتەوە هەموو پرۆژەی گەورە نین ئەمانە کەسانێک دروستیان دەکەن دوورن لە شارەکانەوە ڕاستەو خۆ دەستیان ناگا بە خەڵک کەوا بێ دەکاتە دەستی 2-3 هەتاوەکو دەگاتە دەستی کڕیار ئەنی چەند کەسێک قازانجی خۆی دەکاتە سەر و تێچۆکەشی زیاترە تێچوی ڕێگا و ئەو شتانە ئێوە هیچ باز و شتێکتان لەسرە بەدڵنیاوە ئێستا من بۆ ناوی بەتایبەتی گەربیکی بە پرۆژە مەبەستی بەڵە ینی ئەوەی کە زۆر زۆر لەلام سیر بوو ئەوە بوو کە من لە گوندەکەی خۆم ناوی براندەکەم و وەرگرتووە و لەبەرەوەی شتەکانم هەمووی لەوەیە بەڵام ئەو باجەی کە لە گوندێکی دوورە دەستی سەر سنوور دەبێ بیدەی بۆ دوکانێک هەمان ئەو باجەیە کە لە جادەی مەولەوی دەبێ بیدەی بۆ دوکانێک جیاوازی نییە ئاسانکاری لە هێندەی دوکانێک لە ناو بازار ئەبێت باج بدە بەڵێ ئاسانکاری لەو ڕۆ نەکراوەوە یەک شتێکە کە زۆر زۆر گرنگە چ کەرتی تایبەت بێت چ حکوومەت بێ پێی هەستێ ئەویش ئەوەیە کە ڕاستەوخۆ پەیوەندی لە بینی فرۆشیار و لە بینی ئەمە پرۆژەیەکە کە زۆر زۆر گرنگە لە بینی جوتیار بۆ ئەوەی دڵی بە بەرهەمەکەی خۆش بێ بۆ بەهەرزانتر بگاتە دەستی کڕیارەکە ئەوەیە کە هەفتە بازار هەبێ کە هەفتانە جوتیارێک بێ مێزێک بە 5,000 بێ بە 10,000 بێ بگرێ بەرهەمەکانی خۆی ڕاستەوخۆ خەڵک بفرۆشێ هەم بتوانێت مشتری دایمیش بدۆزێت لە کاکشاڵاو بپرسین کاکشاڵاو بابەتە بۆ یعنی ئەگەر کەسێک بێ براندێکیان ناوێکی هەبێت بێ ئەوەندە باج واکە دوکانێک لە شقامی مەولەوی هەیەی بەنسبەت و خوشکەوە کە باسی کردم بەرهەمە کشت و کاڵێنە براند وا بە ئاسانی دروست ناکرێت براند پێویستە بناسێنرێ ینی پێشتر ئەم بەرهەمە ینی براند بۆ کاتت کە دروستە بە کاتێک کە ڕغبەت بێتە زۆرینە ینی زۆرینەی خەڵک لەسەری ڕغبەتی دروستەکە مەسەر لەسەر هەنگوین ئەو هەنگوینە بە چی ماسەفاتێک وەکو باستان کرد لە وڵاتی ئێمە تا ئێستا پیشەسازی خۆراکی نەچۆتە پێشەوە واتە وەبەرهێنان لە پیشەسازی خۆراکیە ئێستاش لە سەرەتایەتی بۆ چکە کەرتی کشت و کاڵ هەر خۆی کەرتێکە خەڵکی لێ ترسیەوە مەسەلەن تۆ ئەگەر بێت تو شتێکەکەی بە براندێک ئەو براندا جارە ببیناسێنی بە خەڵک تاوەکو خەڵک ڕغبەتی لەسەری بێوانە ئێتر خۆی ئۆتۆماتیکە بێتە براند ینی خۆی بێ هیچ شتێک ئێستا نانی خەجە خانم وای لێ هاتەر خۆی بۆ ڕاند ینی شەر نێ خۆ تۆ بینیکەی بەوانە بەڵام چێ کوالیتێکی و نرخەکەی و ئەوانە دەوری بینیوەتایە و ڕغبەتی خەڵکەکە لەگەڵی منافیسیشی بۆ بپایە بۆ ئەمانە لەگەڵ ئەو پارەی کە دەستنیشانەکرێ ئەفونکە کاکشاڵاوی ئەو پارەی کە دەستنیشانەکرێت لەسەر بنەمای ئەوەیە ئەو بەرهەمایان ئەو کەسە چەند سوودمەندە لە یان چەند فرۆشی هەیە نەنا ینی براند کاتە دروستە بێت کە خەڵک ڕغبەتی لەسەری بێ یان وەکو ئیشی دەستی ینی دەبێت بەس بۆ دوو شێوازە ئەیجینا ناتوانانی ناوەکە حیجزکە ینی ڕاستە ئیشەکەی ئەوە کەوتۆتە سەر هین بەڕاستیەوە کەوتۆتە سەر بڵێن پێشەسازی ژووری بازرگانیەوەوانە لەگەڵ بەلەدەیە یاخۆ شوێنێک ئەویان پێدەن ئەوە لەوەی زۆریشی نەبێ ینی لە چاو گەشتێک ناوی براند بێ نرخێکیەوەنە گران نەبێ نازانم باشە کاتە بابەتێکی تر لەسەر قەرزەکە بەم دوایانە وەزیری کشت و کاڵ هەندێک زانیاری لەبارەیەوەدا وردەکاری و ڕێنمایەکانی تایبەت بەم قەرزەکە کێ دەگرێتەوە چۆن دەدرێت گەیشتۆ بە ئێوە ئەوە بەگشتین ڕێکەوتنامەیە لە چەند خاڵێکە گەیشتۆ بە ئێمە هێشتا وردەکارەکەی نەگەشتۆ بەوە ینی ئەدرێ بە چێ بزەبە چێگرێتەوە لە شوێنی ئەوە چی داانێ ینی تۆ قەرزێک وەرەگریت کە لە 50 ملیۆن تا 100 ملیۆن بێسوودە بێ هیچ سوودێکی تیان نابێ ئەو بانقەت چۆن لێت وەرەگرێتەوە بەڵێ نووسرا بە فتری مەسەلەن 5 ساڵ تا 7 ساڵ ئەو قەرزە وەرەگرێتەوە بەڵام خۆ لە شوێنی ئەوە بێ شتێک تۆ دایبنی وەکو تەمینات و زمانێک تا ئێستاەوە وردەکارێکی و ئایا ئەم قەرزە هەمووی بەیەکەوە وەرەگرێ یاخود بە با بڵین بە وەجەبات و دەفعات وەریەگریانی بڵین بڕیارەکە نزیکە لە جێبەجێکردن بەڵام بڕیارەکە نزیکە لە جێبەجێکردن زۆر باشە ڕێژە دەمەوێت بەشێکی تری قسەی خەڵکە ینی دایان کرد زۆر مەبەستمەکە ئەم وەڵامە وەربگرم هەندێک باس لەوە دەکەن کە ئەم بەروبوومە خۆماڵیانەوەکو جۆرێک لە چارەسەر تەماشاکەن و ئەیانەوێت کە بەدەستیان بگا ئەو گۆڕانکاریانی کە ئێوە بوونونە حکمی پێکەن لە ناو پێکاتەی ئەو شتانەیە کە دروستیەکەن کۆنتترۆڵەکرێ ڕقابەی لەسرە ینی هیچ شوێنەکەی پشکنین بۆ بەرهەمەکانی ئێوە بکات 100% دڵنیا بین کە بەرهەمێکە ئەمە شایانی ئەوەیە کە کەسێک بتوانێت بخاتە ناو بازارەوە ئەنا شتێکی وانە بەس ئەوەیە کە ئێمە دروستی دەکەین تۆ دەبێت هەم شێوازی دروستکردنەکەی هەم لە
پێکاتەکەی دڵنیابی وەک لە سەرەتاوەش گوتم ئەو مسمانەیە کە هەیە هەر ئەوەیە کە خەڵک سەرساستیدانی خەڵکەکە خۆی بنیادراوە ئەمە تۆ کە دەچی کیلۆیەک هەنجوین دەکڕی دەبێت لەسەر ئاساسی ئەوە بیکرێت کە متمانەت بە کەسەکەی بەرامبەردا ئێستا ئێمە لە پیجەکەی خۆم باسی ئەوە دەکەین کە ئەم بەرهەمانە سوودیان چیە و بۆچی بەکاردێن و تاقیش دەکرێنەوە و سوودیشیان دیارە یەکەم جار کە من دەستم پێ کرد کە ئەکیژی دێهاتمدانا دۆشاوی توی تار بەڵام ئەویان هەم هەڵگرتنی قورسترا هەم زووتر تێک دەچێت هەم شێوازی دروستکردنەکەی و هەم تامیشی خۆشترا سەبارەت بە بەرواری بەسەرچوون و ئەوە بە کورتی بێت یان چۆن بەرواری بەسەرچوونەکان دیاری بەس شێوازی هەڵگرتنەکەی ئەجناشتی خۆماڵی بەتایبەت ئەگەر مادەی پارێزەری تێنەکرێ و هیچ مەوادێکی خراپی بۆ زیاد نەکرێ شێوازی هەڵگرتنەکەی دەوردەبێت کاکشاڵە هەوڵ هەیە بۆی تاقیەیەک هەبێت بە کورتی بێت سوپاسەکەم تاقیەیەک هەبێت کە پشتین بۆم بەر و بوومانە بکە من ڕاستی بزانم تاقیگەیەک نییە کە بتوانێت ئەو بەروارانی بخاتە سەر و بزانێ تا چی ئەم بەرهەمە تاکەی و لە ژێر چی پلەیەکە هەڵگیرێتە بازارە بەڵێ بەرهەمی ناوخۆی خۆمان تا ئێستاوانێ بەداخ بەڵێ گەلێک سپاس بۆ شاڵە و جەمال بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی سلێمانی کە بە خۆشحاڵ لە ستۆدیۆ میوانمان بۆ ڕێژنە دێهاتی خاوەنی براندێکیشی دێهات سپاسانەکەم سپاس بۆ کاتێک کە بە چیرۆکە هاوڵتان بەخشی دەستان خۆش بێت بەخێراتی نمونی بەرنامەکەتان هەر زیاد بێ حەقی خۆیەتی لەسەر ئەم بابەتە هەموو کەناڵەکان بەرنامەیان لەسەر کشت و کاڵ هەبێت زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئێوە بۆ هیوای کە ڕۆژێک زۆر بێخەمی و بێدڵنیایی بۆ چارەسەر و بۆ بەکارهێنانی ڕۆژانەش بەربوومە کوردی و خۆماڵیەکان بۆ کۆی کە لە تەواوی دنیادا دەیان بینین بەکاری بێنن بەڕێزانەمە چیرۆکە هەواڵی ئەم شەو بوو سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ میوانەکانیشم ماسوود